سڵاو لە پایتەخت بەکردەوە پایتەختن ئەنگۆ لە هەمووان زیاتر بە پرسیارەتیان لەسەر ئەستۆیە لەسەر شانە چووکە ئەنگۆ لە پایتەختن هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە یەک لە پایتەختە جوانەکانی کوردستان دەبی هەولێریش لۆگۆکەی و یانەکەی و جەماوەرەکەی و دەستەی کارجەرگی هەڵدەبژێردرێ وەکو ئەو پایتەختە جوانە شایستەی پایتەخت والله هێشتان دەستەکە هەڵەبژێردرا ئومێد دەکەین دەستەکی جوان هەڵبژێردرێ ئەوەی یانەی وەرشی هەولێر دەیەوێ بێتەوە مەدان و ئەو ئیمپراتۆرێکەوە پێشتر هەموو یانەکانی عێراق و ناوچەکە لی دەترسان بگەڕێتەوە سەر سەکۆی نازناوەکان و هەولێر ئەو هەولێرە بێ کە هەمومان لە دڵەوە لۆی دەگریای پێت بڵێم هەڵبژاردنە چێشە ئیداریەکانیان لە هەولێر چارەسەر دەکات بەخوای ئومێد دەکەم ئەمن سان دەڵێمە تازە لە زۆر جارتم کردووە لە دەستە من بە بەرپرزومە لەو شارە 11 کەسم دادەنا دەمگو ئەو 11 کەسە هەڵبژاردو ئەو 11 کەسم هەڵبژاردو ئەو 11 کەسە داهاتوویانەی وەرشی هەولێر لە ئەستۆیان دەبێ و دەبێت تحملی مەسئولیەتش بکەن ئەگەر دەستە منی وا دەکەم پرۆسەی دیموکراسی لە هەموو دادرە دیموکراسی بەڵام ئەمن لەو شوێنانە باوەڕم پێێنێ و بەخۆم دەمەوێت بەخۆم داینێم ئەگەر ئەمن دەسەڵاتمە بی نەمن گەشتی